ئەو کاتتان باش خۆشەویستانم بە تایبەتی هاوشاریانی شنۆ و نەغەدەی. ڕەنگە هێندێک کەس پێی وابێ ئەمن کە لە دەرەوەی کوردستان دەژیم و لە ئەوروپا دەژیم مافی ئەوەم نییە کە سەبارەت بە خەڵکی وڵاتەکەم و سیاسەتی ئەو سیاسەتی کە حاکمە لە وڵاتەکەی مەڵەوە دەچێ نەزەر بدەم. خۆم دەگەڵ ئەو ڕای موافق نیم لەبەرەوەی کە زۆربەی ئەو کەسان کە دەفکری نیشتمانەکان بۆ ئاگاداریتان زۆربەی ئەو کەسانەی کە شەو ڕۆژ دەفکری نیشتمانەکەیاندان لە دەرەوەی وڵات دەژین، جا بە هەر هۆکارێک ئەوانە تووشی دەربەدەری بوو بن. یەکێک لە هۆکارە ئەساسیەکان ئەوەیە ئەو سیستمە وای لێکردو کەسانە دەربەدەر بن، تەنانە دەگەر ئەو کەسانە لەبەر ژیانێکی خۆش و بۆ ژیانێکی زۆر خۆش و بەڕاحەتیش چوبنە ئەوروپای و هیچ مشکلەی دیکەشیان نەبێ، هەر ئەو سیستمە هۆکاری ئەوەیە کە خەڵکە ڕۆیشتون. بە هەر حاڵ زۆربەی سیاسەتمەدارانی گەورەی دنیاە کاتێک کە دواتر وڵاتەکان ئازاد بۆ یا بە هەر هۆکارێک توانیویان دەسەڵات بەدەستەوە بگرن پێشدا لە دەرەوەی وڵات، چون بۆ زۆربەی سیاسەتمەدارەکان گونجاو نییە لە ناوخۆی وڵات بژین. ئێمە لێنینمان هەیە کە تەمەنێکی زۆری لە دەرەوەی وڵاتی خۆی ژیا، بەڵام دوای بە ڕەهبەری جامعی خۆی. دکتۆر قاسملوو بەشێکی زۆری لە تەمەنی خۆی لە دەرەوەی وڵات ژیا و بۆ ئاگاداریتان ئەو کەسانی لە دەرەوەی وڵاتیش دەژین کێشەی تایبەت بخوانێ. بۆ وێنە دکتۆر قاسملوو لە وڵاتی چێک دەردەکرێت، لە زۆر وڵاتان دەردەکرێت، فقط لەبەرەوەی کە دژی ئێرانێ بۆ، ینی کەوا بوو کەسێک کە لە دەرەوەی ئێرانژی وانە ژیانی زۆر خۆش بێ. ئێمەش لێ بەربەست و کێشە و تەهدید و فشارێکی زۆرمان لەسرە. میوانە بگوزارین. ئێستا بارودۆخی ڕۆژهەڵاتی کوردستان بارودۆخی زۆر حساسە. حکوومەتی دوایین ڕۆژەکانی خۆی تێدەپەڕێنێ. حکوومەتی ئێران هەموو پەلەقاژەکەی ئەوەیە لانی کەم ساڵێک 2 ساڵ دەستبی پەهلەوی زیاتر تەمەن بکە کە ڕەنگە نەیکا و ناگاتە 50 ساڵەی حکوومەتی پەهلەوی شاتپەڕ نەکاتەوە. ئەو بۆ چوونەکانی هەموو سیاسەتمەدارانی گەورەی دنیا لەسەر ئەو باوەڕێن کە پیان وایە ئەو حکوومەتە دوایین ڕۆژەکانی تێدەپەڕێن، بۆیەش مەجبور دەبێت هەموو کارێکی بکە. بۆیەش دەستی بردووەتە هەرچی ڕێگای خراپ و پیس و پەڵە بۆی کە حکوومەتەکە ڕابگرێ، بۆی کە حکوومەتەکانی نەڕۆخێ هەموو کارێکی دەکات. ئەمن پێم سەیرە هێندێک کەس ئێستا لەو بارودۆخە حساسەی داکە حکوومەت دوایین ڕۆژەکانی خۆی دەپەڕێن. حکوومەت زەعیفترین ساڵەکانی تەمەنی خۆیەتی لە باری اقتصادیەوە. حکوومەت قەدوە حکوومەتی جمهوری ئیسلامی قەدوە زەعیف و لاواز و بێپارە نەبووە، بەڵام هێشتاش هێندێک کەس ماون دەچن لاینگی لێ دەکەن بەنیوەی کە دیفاع لە خەڵکی هەژار و لە خەڵکی شارەکانی خۆمان دەکەن، بەنیوەی کە بتوانن سیمای شارێکی بگۆڕ، بەنیوەی کە بتوانن پرۆژەیەکی بەڕاڵ پرۆژەیەکی نوێ بۆ شارانە بێنن، دەچن واقعدا دەچن بناغەی ئەو سیستمەی قایم ڕادەگرن کە نەڕۆخێ. ئەو هیچ خزمەتێک بۆ خەڵکی ناکە. ئێمە پار دیتمان کە ئەو حکوومەتە کوڕ و کچی جەوان هەتا مێر منداڵ دەکوژێ. ئایا ئەو نمایندەی کە ئێستا ئەو کەسێک کە ئێستا خۆی کاندید کردووە ئەگەر کچێکی 14 ساڵەی پارگوژرابە ئێستا ژەوا دەچوو دیفاعی لێ دەکرد؟ دەبێت شەرم دای بگرێ لەوەی کە هێشتا دایک و باوکەکان ڕەشپۆشن، ئەو دایک و باوکانی کە لە سەرهەڵدانی ژینادا ژینای کە ئێمە بوو، منداڵی ئێمەی کورد بوو، ئەو ئێرانی هەژان، هێشتا ئەو دایک و بابە ڕەشپۆشن. هێشتا ئەو دایک و بابە خەڵک جێژنانە دەچێتە ماڵیان و بەسەریان دەکاتەوە. هێشتا خەمەکان هەروە تازەیە، برینەکان هەروە تازەیە. شەرم بتانگرێت دەو بارودۆخەیدا باز لەوەی دەکەن کە ئێوە دەچن جەوانان ئازاد دەکەن. کاندید هەیە دەڵێ ئەمن ئامادەم بچم لاقی مەسئول ماچکەم بۆی کە جەوانان ئازاد کەم. ئەتوو ئەگەر ئامادەی بچی لاقی مەسئول ماچکەی ئەسەن ئەتوەوە مافی تونێ لاقی مەسئول ماچکەی. ئەتوو نمایندەی ئەوەندە دەسەڵات هەیە تەنانەت دەتوانی بچی لە زیندانەکان چاوپێکەوتنیان لەگەڵ بکەی بیان بینی. پێویست نییە تو دە پۆستێکدا دەبێ گەر قەرار بێت و نمایندەبی ئەوەندە ڕێز و حورمەت و مەسئولیەتی قانونی هەیە کە کەس پێشت پێ نەگرێ، بەڵام ئەتوو دیارە فێر بوویە کە لاقی مەسئولان ماچکەی.
بۆ ئێستا دەچیلاقی مەسئولان ماز دەکەی بەڕێز زمان لوسی چەپەڵ کە ئێستا پێت خۆش بۆی کە دەنگ بەدەستبێنی ئامادەی هەموو درۆیەکی بکەی بۆ ئەو کاتی کە سەر هەڵدانی ژینا بوو نەدەتوانی دوو پۆستی فەیسبووکی دوو پۆستی ئینستاگرامی تەلەگرامی دابنی ئایا دەدوێرە ئایا عورزەت هەبوو دەخۆریم هیچیان پێ دەکوتی قەت دیفاعت کردبوو خۆ نەچوو بوویە شەقامی نەچوو بووی ڕات کردبوو نەچەکت پێبوو هیچیان لێ نەدەکردی بەڵام پیاوبان ئێوە وەکو ئەمسالی عەلی دایی وەکو ئەو وەرزکاران وەکو ئەو گۆرانی بێژانە کە ئەمن نێوی هەمان نایەنم پیاوبان نەزەر و دابە فوتباڵیست هەبوو هەموو ژیانی لەسەردانا هەموو سەروەتەکەی بەجێهێشت بەڵام ئامادە نەبوو پشت لە خەڵکی بکە هەموو سەروەتەکەی بەجێهێشت بەڵام ئێوە نەک تەنیا هیچ سەروەتێکتان لەدەست نەدا بەڵکو بۆ وەدەهێنانی سەروەتێکی دیکە ئامادەن ئەو حکوومەتە نەڕۆخێ لەگەڵی بن شەرم بتانگرێ کوردایەتی و دیفاع لە مافی خەڵکی بە سمێڵێکی ئەستور نییە خەڵک دەوناسێ ئەگەر ئێستا کۆمەڵێک خەڵکی داخەوە سادە و ساکار و دەگەڵا وەگەر ئێستا کۆمەڵێک خەڵک ناوێرە پێتان بڵێ لەل ئیوەی نییە ئەنگۆ بەرەندەن ئیوەی نییە ئەنگۆ زیرەکن ئیوەی نییە ئەنگۆ شێری مەیدانن ئەوەتان لەبیر بێ ئەو حکوومەتە ئاخری ڕۆژەکانی تێدەپەڕێن ئێوەمانان کە کۆمەک و کردو ئەو دەسەڵاتە بمێنێتەوە ئێوە شەریکی جورمی ئەو دەسەڵاتە فکر مەکەن ئەگەر حکوومەتی کۆماری ئیسلامی بڕوخێ خەڵکیش کاری بێوەدانا بە دەڵە دا مەجبور بوون فکر مەکەن ئێوە کۆمەک دەکەن ئەو دەسەڵاتە بێتەوە ئەو دەسەڵاتە تەنیا بوو بەدەستی خامنەی ڕانەگیراوە خامنەی ئەگەر ئەمسالی ئەوەی دەگەڵ نەبێ هیچ پێ ناکرێ ئێوە دەبێ ئێوە تەنان ئەگەر خۆشتان کاندید کردووە و قبولش کراون باشترین هەل ئەو کە بڵێن ئەوە تامە قبول کراین تەیید کراین وەلی نایکەین وەرنەوە دەگەڵ خەڵکی بن لە شنۆیە بۆیە ئەوەی دەڵم با خەڵکی شنوۆی هەموو جوان بزانن مەلا سەید مستەفای خاتەمی چەند ساڵە دەگەڵ حکوومەتی کۆماری ئیسلامیە مەلا سەید مستەفای خاتەمی پێشتر پێشەوەی کە حیزب لە منتقەی بڕوا دەگەڵ حیزبی دموکرات بوو یەک ڕۆژە ڕۆی گۆڕی ڕووی دەگەڵ دەوڵەتێک کرد بەڵام لە کۆتایی تەمەیندا پارکە شۆڕشی ژینە سەری هەڵدا پێوا بۆ حکوومەتە تێک دەچێ لە کۆتایی ڕۆژەکانی تەمەنیدا لەسەر جێ و جێ و بانان و بە نەخۆشی چەند کەس ڕاستپار بوو نامەی نار بووە حیزبی نەفەری ڕاستپار بوو کە لێی ببورن بۆی کە لانی کەم داخینە ڕۆژەکانی تەمەنیدا بەسەر شۆڕی نەمرێ ئێوە بتانگرێ پارتان لەبیر چۆتەوە پار پای حکوومەتی ئەوە لەرزی ئەوە سەست بوو وەخت بوو بڕوخێ سیاسەت مەدانی ئوروپایی بۆ ئاگاداریتان پێم خۆش خەڵکی ناوچەی مە بزانن سیاسەت مەدارانی ئوروپایی دایانگوت کە کۆڕۆنا ئێرانە لە ناوبەری دایانکوت ئێران بە حەدێک ئیلتهاب و عفونەتی کردو دەنێو خۆیدا بە حەدێک ڕڕیوە بۆ هەیە کۆڕۆنا لە ناوی بەرێ ئەوان دایانگوت تەنانەت ئەگەر پێش کۆڕۆنای ئەو سەر هەڵدانەکانی جنوبی ئێرانە بوو بێنزین ئەو مۆزوعانە بوو کوتیان کۆڕۆنا ڕایگرتووە بەڵام بۆ هەیە کۆڕۆنا ئێران لە ناو بەرێ کەچی یان نیشانەیەوە ئەوان ئاگان لێ ئەوان جوان دەزانن ئێران دەچبارە دۆخێکدایە چی پارەکان دەو شرایەتە سەختەیدا کەم خەڵکی ئێران دەگەڵ بوو ئێوە ئەوەتان دیت دەرس و لێوە نەگرت ئێوە ئێستا دوێنەتان لەبیر چۆتەوە کە ئێوە ئەوەش جنایەتکارن وەکو هەر کار بەدەستێکی جمهوری ئیسلامی ئێوەش سبین و محاکەمە دەکرێن لانی کەم ئێوە خەڵکی هان مەدەن بڵێن دەنگ بەو سیستمێ بدەن ئەخر ئێوە چیتان پێ دەکرێت لە مەجلیسێ خۆتان دەزانن شەرم ناکەن قەولیش دەدەن شەرم بتان کە قەول دەدەن نمایاندە دەڵێ ئەمن قەول دەدەن بە شەرەفی ئەسا ئەگەر شەرەفت هەبا قەولن دەدەن نمایاندەی بەڕست بۆیە دەڵم شەرەفت نییە من مەبەست تۆهین بە تۆ نییە مەبەستم تۆین بە شەرەفی خۆت و خانادە خزم و کەست نییە بەڵام ئەگەر شەرەفت هەبات و سندت بە شەرەفی نەدەخوارد چونکی دە سیستمێکی دیکتاتۆریدا ناتوانێت خۆ بجێ بگەێنی دە سیستمی دیکتاتۆریدا ئەوی سیستمی دیکتاتۆری ئیسلامی ئێرانێ تەنانەت ڕوحانی ناتوانێت قەوزی خۆی بگەێنێ شەرم بتگرێت و بە شەرەف خۆ سوێند بخۆی حەیف نییە شەرەفی کوردی بە سوێند دەخۆی
فقط بۆی کە حقوقێک وەرگری دیارە هەموو کەس دەزانێت و فقط بۆ حقوقی نمایندگی نییە سیستمی فاسدی ئێرانیە ئەتو لاکەم 50 بەرابەری حقوقەکەت ئەتۆ ڕشوەی وەردەگری و پێم خۆشە خەڵکی مە بزانن هەر کاندیدێک دەوڵەمەندی لەگەڵ بوو باوەڕی پێمەکە هەمووی ئەوانە ئەو دەوڵەمەندانە پشتیوانی لێ دەکەن تەنیا بۆی کە سبەی نەبچن پرۆژەیەکی خۆیانی پێوەرگرن وامیگرن پشتیوانیان لێ بکە و دەرسەدێکیش بدەن بەو نمایندەی خۆ نمایندان فقط بۆ حقوقن لە سیستمی فاسدا خەڵکمە ئەوەی بزانن لە سیستمی فاسدا هەر کەس دەچێت دەسەڵاتە دەگرێ بەست پێمان دەبێتە میلیاردێر بۆیە ئەو نمایندانە بنایانەوە شنو نەغەدەی بژین لە عەبدوڕەحمانی ڕابگرە کام نمایندا هاتۆتەوە لە شنوێ بژی لە نەغەدەی بژی ئەمە بۆ دەبێ هێندە سا دەبین لەبەرەوەی کە سەرۆتی میلیاردیان هەیە ئەوانە تازە نان دەو خانوانە چکاندا دەو خیابانە چوکەی شنە و نەغەدەیدا بژین سەروەتەکان ناوێرن بە خەڵکی نیشان ئەوان دەچن بەدزی دەژین لە ئاپارتمانی مجەللەدا ژیان مجەلل و حتا نان لەو میوەفرۆشێت چوکانەی سەرخیابانی شنە و نەغەدەی میوەی بکڕن نان لەو غەزا کەبابی سەرخیابانی شنە و نەغەدەی غەزای خوار پیان قارە ئەوانە فقط ڕەشوەی دەگرن سیستمی دیکتاتۆری بۆیە ئەو سیستمی ئێرانە شەلێنە بۆ هەموو پوڵی نابوت بووە لەبەرەوەی کە فقط فەسادە فقط ڕشوە و ڕاندخاریە خەڵکی مەتکایە کە دەنگ مەدەن بۆ ئینسانانە کە دەنگ دەدەن دەواقع دەنگ دەدەن بە خامنەی دەنگ دەدەن منداڵی کوردێکی دی سبەی ڕۆژ بکوژرێ ئێران ڕزیوە ئێران عفونەتی کردووە هەر بینا بە چووکەترین شتی دەتەقێتەوە کە تەقێەوە ئەو سیستمە لە بین دەچێ ئێوە کە دەنگ دەدەن بەو کاندیدانە ئێوە خۆتان تاوانبارن لە سیستمێکی دیکتاتۆریدا هەمیشە دیکتاتۆر تاوانبار نییە خەڵکیش تاوانبارە کە دەنگ ناکە کە ماتە بێدەنگە یارمەتی دەکا کە دەسەڵاتدار هەموو شتەکانی خۆی باتە پێشێ ئەگەر ئێوە ناتوانن بە شەڕ بێن دەگەڵ ئەو سیستمەی کە ئەو مافەشتان هەیە ئێوە ژیان و هەیە بنەماڵەوە هەیە کار و کاسبی و زیندگی و هەیە ئێمەش دەزانین بەڵام لانی کەواریوا دەتوان هیچ نەکەن هیچ نەکەن هەر هیچ نەکەن بەس دەنگ مەدەن لە ماڵە بن هیچ کەس بە خاتری دەنگ نەدانێکی نەگوژراوە هیچ کەس نەگوژراوە هیچ کەس لە زیندان ڕەنگە پاش 2 ساڵ لە ئیدارەیەکی متەوەجێ بن کە تۆ دەنگ نەداوە کارێک بەڵام ئەگەر ئەوانە هەم خەڵکێران دەنگ نەدا ئەوانە دەتوان هەموو خەڵکێران ئازادکەننا کەوا بوو تکای دەنگ مەدەن بەو کەسانە ئەو کەسانە فقط بۆ ژیرفانی خۆیان دەچن پێیان شەرمیان شکاوە کەسێک کە دە سیستمیشی تەواو درۆدا دەڵێ من سۆن بە شەرەف دەخۆم 100% درۆیە دەکا کەسێک کە دە سیستمێکدا دەم دەچم لاقی مەسئولی ماز دەکەم درۆیە دەکا چون نماندە حرمەت و پۆست و مەقام و جایگای ئەوەندە بەرزە کە پێش نیە لاقی مەسئولی ماسکە بەڵام ئەو دەزانێت کە هیچ دەسەڵاتی نییە دەزانێت کە مەگەر لاقیان ماسکا دەنا بەقین پێویست نییە تو لاقیان ماسکی تو کافیە نهێڵی تو نهێڵی ئەو خەڵکە دەنگ بدا عەزیزی من واز بینی لەو پۆستەت وەکە ئەو سیستم فەشەلێ بێنێ سیستمێکی ئازاد بوو لەو سیدا تو بڕۆ دیفاع لە خەڵکی بکە وەل پێویستیش نیە لاقی کەس ماسکی کەوا بوو تکایە لە خەڵکی مە دەنگ مەدەن بۆی کە ئەو سیستما لە ناو چووە ئەو سیستما ڕزیوە دوایین ڕۆژەکانی تێک دەچێ و هەمومان بە ئازادی دەتوانین لە سیستمێکی ئازاددا کار بکەین لە سیستمێکی ئازاددا ئێستا دەواقعدا وەش باز دەکەن خەڵکی ئێرانێ حاڵێکی زۆر ناخۆشیان هەیە بەنسبەت هەموودایە کە دەفکری و حاڵی خۆدابن با چی ڕۆژن تاڵانە درێژیان نەبێت زۆر سپاس